دووبارە بەخێر بێنەوە بۆ کەناڵی یوتیوبی دکتۆر سۆران. وەکو لە تایتڵی ڤیدیۆکە بینیتان ئەمڕۆ جۆرە جیاوازەکانی ئەلکۆهۆل درینکس شی دەکەینەوە. بەڵام بەر لەوەی دەست پێ بکەین سەبسکرایبی کەناڵەکەتان بیر نەچێت و بەرەو ساڵێک دەڕۆین بەیەکەوەین. سوپاس بۆ هەمووتان. ساڵانە 95,000 کەس گیان لە دەست دەدەن لە ئەمریکا بەهۆی ئەلکۆهۆلەوە. سێەم کوشندەترین هۆکاری مردنە لە دوای جگەرە و شێوازی ژیانی ناتەندروست لە خۆراک و وەرزش نەکردنەوە. ئەلکۆهۆل دەبێتە هۆی مردن بە شێوەی ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ. گرنگنی ڕێژەکەی کەمە یاخود زۆر. بە شێوەی ناڕاستەوخۆ لەسەر نەخۆشەکانی دڵ، نەخۆشەکانی جگەر، بەرزەپەستانی خوێن، شەکرە، جەڵتە و هۆکارێک بۆ جۆرە جیاوازەکانی شێرپەنجە. بە شێوەی ڕاستەوخۆش وەکو هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ، سووتان، کوشتن و خۆکوشتن. ئەمە ئەمڕۆ شی دەکەینەوە بە بازاریکردن نییە بۆ بەرهەمە کحولیەکان، چونکە زیانە تەندروستیەکانمان زانی، هەروەها ئێمە وەکو کۆمەڵگەیەکی موسڵمان پابەندین بە سەرجەم ڕێنمایەکانی ئاینەکەمان. بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێژەیەکی یەکجار زۆر لە گەنجان بە هەڵەدا دەڕۆن و زیانی بەرهەمە کحولیەکان زۆر بەباشی نازانن. بۆیە ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ شیکردنەوەیەکی سادە بۆ راپۆرتەکەی دکتۆرە کێلی بکەین لە وێبسایتی ئینسایدر کە کەمترین زیانی بەرهەمە کحولیەکانی جا کردوتەوە. بەپێی ئەم راپۆرتەی دکتۆرە کێلی ڕیزبەندی خواردنەوە کحولیەکان لە خراپترینەوە بۆ باشترین باز دەکەین. لە ڕیزبەندی کۆتایی و خراپترینیان بیرە هاتووە. بیرە ڕێژەیەکی یەکجار زۆر ئیمپتی کالۆری تێدایە کە ڕاستەوخۆ دەبێتە هۆی زیادبوونی کێش و هەروەها چەوری سەرجگەر زیاد دەکات و خاڵێکیش دەربارەی بیرە زۆربەی و کەسانەی کە دەیخۆنەوە دەڵێن کلیە پاک دەکاتەوە، زۆر میز دەکەیت، بەردی کلیە دەردەدات. لە ڕاستیدا ئەو بەردانەی کە لە کلیە هەیە لە 3 بۆ 5 مایکرۆمیترن، ئەوانە ڕەنگە دەربدرێن بە خواردنەوەی بیرە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا پێویست دەکات تۆ ئەم زیانە بەلەش خۆت بگەێنی لە کاتێکدا دەتوانی تەنها بە خواردنەوەی ڕێژەیەکی زۆر ئاو هەمان پرۆسە ئەنجام بدەیت. لە دوای بیرە هەرێکە لە وێسکی و ڤۆدگا و تێکیلا، ئەمانە لە ڕووی کالۆریەوە کالۆری زیانبەخشەوە کەمترە ڕێژەکەیان لە چاو بیرە. بەڵام بەپێی ئەمریکان هارت ئەسۆسییشن ئەم جۆرە خواردنەوە کحولیانە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ بڕێکی زۆر خواردنی چەور و شەکردا دەخورێن، هۆکاری سەرەکین بۆ زیادکردنی چەوری زیانبەخش لە خوێندا کە low density lipoprotein واتە LDL، هۆکارێکی سەرەکیشە بۆ نەخۆشەکانی دڵ. بەپێی هەمان راپۆرت هەرێکە لە white wine و red wine. red wine لە پلەی یەکەم دێت لە جۆرەکانی خواردنەوە کحولیەکان کە ڕێژەیەکی باش لە ئەنتی ئۆکسیدەنت و هەروەها پۆلیفینۆلسی تێدایە کە سۆری خوێن چالاک دەکات و بە پێی ئەم راپۆرتە سوودی بۆ دڵ هەیە. بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆ بەرامبەر چەند پۆلیفینۆلسێک و ئەنتی ئۆکسیدەنتێک ئامادەی ئەم ڕێژەیە کحولیە بخۆیتەوە کە لە خواردنی چەند ترەیەکدا دەست دەکەوێت. بۆیە think twice before choosing any of them. دووبارە بیر بکەوە بەر لەوەی هەر جۆریان هەڵبژێریت و تەندروستی خۆت لە پێش هەمویانەوەیە. خواردنەوە کحولیەکان نیورۆتۆکسینسن. میتابۆلیزمکردن و هەرسکردنی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت. ڕەنگە بۆ تۆ خواردنەوەی گلاسێک 3 بەرامبەر بێ بۆ کەسێکی تر و کاریگەریەکانی لەسەر لەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت. بۆیە هەرگیز چاولێکەری کەس مەکە، خۆت دوور بگرت لەم بەرهەمانە. تەنها هەدەفمان لەم حەڵقەی ئەمڕۆ ئەوەیە کە تۆ تێبگەی زیانەکانی هەرێکێکیان لەگەڵ ئەوەی تر چییە. تەندروست بن تا ڤیدیۆیەکی تر ماڵاوە.